ئێرە حاجی ئۆمەرانە بارینی یەکەم بەفری ئەم ساڵە بەفر کوڵوکڵ و دەبارێ و بارینی 20 سانتیم بەفر ناوچەکەی سپیپۆش کردووە و دیمەنێکی جوانی بە دەڤەرەکە بەخشیوە پلەکانی گەرما دابەزیون لێرە وەرزی بەستەڵەک و بەفربارین دەستی پێکردووە تاوەکو بەهار سەرمای سەخت ناوچەکە جێناهێڵێت لەخوای بە زیاد بێ الحەمدولله ئەو ڕۆکانە وەک زمانی قەدیم دێتە بەرچاوی ئەگەر بێتووە تاس بێنێەوە باری زەحمەتە ڕێگا بمێنی هەوایەکەی زۆر ساردە بەڕاستی کەشوهەوایەکی ناخۆشی هەیە خۆشی نییە بەڵام دەمێنیتەوە ڕەحمی خودای ئەمڕۆ 26 یازدەی 2020 یەکەم جار بەفر عاتومەرانی سپیپۆش کرد کە بەسەڵک و سەرمایەکی چاک بەرەو ڕووی عازمەران داهات و وەڵایە تا بڵێ ساردە زۆر دەبێت چاک خۆتی بۆ داپۆشی بێ دەرێ دەنا زۆر ساردە تووشی نەخۆشی سەرماوشتی دێ ئەگەرچی بەفربارین دیمەنێکی جوان بە سروش دەبەخشێت و چێژ و خۆشی لەگەڵ خۆی دەهێنێت لە وڵاتان لەگەڵ یەکەم بارینی بەفر هاوڵاتیان دڵیان خۆش دەبێت و بە ئاسوودەییەوە وێنەی یادگاری دەگرن بەڵام لە هەرێمی کوردستان بەهۆی قەیرانەیەک لە دوای یەکەکان و نەبوونی سوتەمەنی هاوڵاتیان لەگەڵ هاتنی وەرزی سەرما و بەفربارین گرفتی گەرمکەرەوە و سەختی ڕێگاوبانیان دێتە پێش لە بڕی خۆشی نیگەرانی و دوودڵی دەبێتە بەشیان کەواتە لەو ڕۆڕا حیساب بکە هەتاکو مانجی 5 جستانە کەم هەتا مانجی 5 جستانە بڕەگ ژیان قورس دەبی لە ناوچەکەی بەڕاستی داوا دەکەین لە حکوومەتی هەرێم بەردەوامبی تیمی ڕاماڵین و ئەوانە جادەکانمان بۆ پاک بکەنەوە و نەفتیشمان بۆ بنێرن یەک بەرمیل نەفتیان داوینێت بەشێ ناکە بەسەر باشترە بەهۆی کارەبایەکەیەوە بڕێک ژیانن ئاساییترە ئەگەر کارەبانێ بێ بڕوا بکە بە نەفتە یەک بەرمیل نەفتی دارە ناکەین بۆ دەڤەری باڵەکایەتی و حاجی ئۆمەران بەگشتی بەرمیلێک نەفت زۆر کەمە چون لە ئێستادا خۆتانە بینین وا بەفری لێ دێت دەستخۆشی لە تیمەکانی ڕاماڵینی ڕێگاوبانەکەین کە هەرزوو بەدەم پاکردنەوەی ڕێگاکەوە هاتوون بۆ کەرتی گەشتیاریش پێویستە حکوومەتی هەرێم ئاوڕێکی جددی لەو ڕووە بداتەوە کەوا منتیقەی باڵەکایەتی و حاجی ئۆمەران سەرمایەیەکی زۆر پێویستە بۆ گەشتیاری بۆ سوودبینین لەو جەوە خۆشەی کە ئێسای بینین بەفر ئەبارێ هەر لەگەڵ بارینی بەفر ئۆتۆمبیلە بچووکەکان ناتوان هاموشۆی زیاتر بکەن تا ئۆتۆمبیلە دەبڵ ئەکسلەکان ئەگەر بگەنەوە بەردەرگەی ماڵەکانیان لە سەختترین کاتی زستانیش تەنانەت ئۆتۆمبیلە دەبڵ ئەکسلەکانیش ناگەنەوە یعنی ناتوان هاتچۆ حاجی ئۆمەران بە یەکێک لە ناوچە هەرە ساردەکانی هەرێمی کوردستان دادەنرێت و ساڵانە بەفربارین لێرە پێش دەکەوێت ئەوەی جێگای سەرنجە ئەم ناحیەیە خاوەنی مەرزێکی نێودەوڵەتیە و ڕۆژانە سەدان ملیۆن دینار داهاتەکەیەتی بەڵام ئەمە نەبووەتە مای ئاسوودەیی و خۆشگوزەرانی هاوڵاتیانی و سوودێکی ئەوتۆی بۆ دەڤەرەکە نەبووە ئەمە یەکەم بەفربارینی حاجی ئۆمەرانە سەرەتای دەستپێکی وەرزی سەرماوسۆڵەیە لێرە لە حاجی ئۆمەران نزیک بە 5 مانگ وەرزی سەرماوسۆڵە بەردەوام دەبێت و زۆرترین بەفربارین لە حاجی ئۆمەران دەبێت ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام ناحیەی حاجی ئۆمەران